ڕێزمان و خوێنەوەی کوردی پۆلی شەشەمێ بنەڕەتی لاپەڕا 79. ڕۆژنامەگەری کوردی لە 22 نیسانی هەموو ساڵێکدا ڕۆژنامە نووسان و خامە بەدەستان بەش کۆداریەوە جەژنی ڕۆژنامەگەری و وشەی ڕەسەنی کوردی پیرۆز دەکەن. لەبەر ئەوەی لەو ڕۆژە لە ساڵی 1898 یەکەمین ڕۆژنامەی کوردی بەناوی کوردستان لە سەردەستی میقداد مەدحەت بەدرخان لە قاهیڕەی پایتەختی میسر چاوەکانی هەڵێناوە و ئیدی کاروانی ڕۆژنامەگەری و وشەی ڕەسەنی کوردی لەو ڕۆژەوە دەستی پێ کردووە و بە گەلێ قۆناغی جیاجیادا تێپەڕیوە تا بە قۆناغی زێڕین و گەشی ئەمڕۆ گەیشتووە. بێگومان لە دایکبوونی یەکەمین ڕۆژنامەی کوردی بە پلەی یەکەم سەروەریەکەی بۆ خودی بنەماڵەی بەدرخانیەکان دەگەڕێتەوە کە ئەو بنەماڵە بەڕێزە هەمیشە خاوەنی کەسایەتی نیشتیمان پەروەر و ڕووناکبیری سەردەمی خۆیان بوون. دەرکردنی ڕۆژنامەی کوردستان لە بارودۆخێکی تایبەتی خۆیدا سەرەتایەکی پڕشنگدار بووە بۆ چوونە نێو ژیانی هوشیاری نەتەوەیی و پتر پەرەپێدان و خزمەتکردنی زمان و ئەدەب و ڕۆشنبیری و کولتوری ڕەسەنی کوردی. هەروەها یەکەمین گۆڤاری کوردی ساڵی 1940 لە ژێرناوی بانگی کورد بوو کە لەلایەن جەمالەدین بابانەوە دەرچووە. ئەو گۆڤارە تا هەڵگیرسانی جەنگی یەکەمی جیهان تەنیا 5 ژمارەی لێ دەرچووە، بەڵام یەکەم گۆڤاری کوردی کە بۆ یەکەم جار لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیدا وێنەی فۆتۆگرافی بڵاو کردوتەوە ڕۆژی کورد بووە، ئەوەش لە ڕۆژی 6 حوزەیرانی ساڵی 1913 لەلایەن کۆمەڵەی هێوی کورد لە ئەستەمبۆڵی پایتەختی دەوڵەتی عوسمانی و تەنها 3 ژمارەی لێ دەرچووە. خاوەنی ئیمتیاز و بەڕێوەبەری گۆڤاری ڕۆژی کورد خوا لێی خۆش بوو عەبدولکەریم مەحموود ڕۆستەم ناسراو بە عەبدولکەریم شالۆن بووە. ڕۆژنامەگەری ڕۆڵێکی یەکجار گرنگی هەیە لە ژیانی ڕۆشنبیری و شارستانی هەموو میللەت و نەتەوەیەک. ئەگەر بە شێوەیەکی لەبار بەکاربهێنرێ دەبێتە مایەی بەرزبوونەوەی ئاستی هوشیاری جەماوەر. لە سەردەمی ئێستا دەبینین ڕۆژانە بەدەیان ڕۆژنامە و گۆڤار دەردەچن. واتای وشەکان: وشە واتە خامە، پێنووس، شکۆدار، پایەدار، سەروەری، شانازی. ئەوە بوو باسی ڕۆژنامەگەری کوردی و یەکەم ڕۆژنامە چ ساڵێک و یەکەم گۆڤار چ ساڵێک دەرچووە. ئەوەی ڕاستیبی ئەمن تۆزێک بە دوواداچوونم کرد گەڕام بە شوێن بزانم ئایا ئەو ساڵانە کووە کو نییە، ڕاستە ڕاست نییە. هەمویان لە هەندێک شوێن ساڵەکان وەکو ئێرە نییە، بەڵام ساڵی دەرچوونی گۆڤاری کوردستان لە هەموو شوێنەکان وەکو یەکە، ساڵەکەش وەکو ئێرەیە 1998. بەڵام ئەوانی دی هەموو وەکو چلێرە نووسرایە ئەوها نەبوو. ئەوجە نازانم کامەیان ڕاستە. ئەوەی ڕاستی بی با بچینە لای پرسیارەکان ڕاهێنان.
وەڵامی ئەو پرسیارانە بدەوە. پرسیاری ژمارە 1: ناوی یەکەمین ڕۆژنامەی کوردی چ بوو؟ ناوەکەی زۆر ئاسان و خۆشە، لەبیرمان ناچیتەوە. کوردستان. پرسیاری دووەم: ساڵی چەند یەکەمین گۆڤاری کوردی دەرچوو و بە ناوی چ بوو؟ ساڵی چەند یەکەمین گۆڤاری کوردی دەرچووە بە ناوی چ بوو؟ ئەگەر تەمەشای ئێرەکەین 2 ساڵیان نووسیە، نازانم مەبەستیان چییە. یەکەکیان 1914، ئەوی دیکەش 1913. بەڵام ئەمن دەبی 1913کەی هەڵبژێرم چونکە ئەو پێشترە، پێشی 1914 کاتە ئەمن دەبی هەڵبژێرم 1913کەی کە ڕۆژی کوردە. لەلایەن چ کۆمەڵەیە؟ کۆمەڵەی هێڤی. پرسیاری 4: بەڕێوەبەری گۆڤاری ڕۆژی کورد ناوی چ بوو؟ بەڕێوەبەرەکەشی زۆر ئاسانە، دیسان لێرە هەیە. ناوی عەبدولکەریم مەحموود ڕۆستەم یان عەبدولکەریم شالۆن، ئەوەتە لێرە نووسرایە، عەبدولکەریم مەحموود ڕۆستەم. ئێستا بەینە لای ڕاهێنانی ژمارە 2. ئەم بۆشاییانەی خوارەوە بە وشەی گونجاو پڕ بکەوە. لە ساڵی یەکەمین ڕۆژنامەی کوردی دەرچوو لە ساڵی 1898. 1898 لەو ساڵی 1898. پرسیاری دووەم: ڕۆژنامەگەری دەبێتە چ مایەی بەرزبوونەوەی ئاستی هوشیاری جەماوەر، یان ڕۆژنامەگەری دەبێتە هۆی بەرزبوونەوەی ئاستی هۆشیاری جەماوەر، یان دەبێتە مایەی هۆی؟ ئەو دوو وشەیە ڕەنگە باش بی، ئەگەر وشەی دیکەش هەبوو ڕەنگە وشەی دیش هەبی بێگومان. پرسیاری 3: گۆڤاری بانگی کورد لەلایەن دەرچووە لەلایەن جەمالەدین بابان. لەلایەن جەمالەدین بابان. ئەوە تەواو بووین دەربارەی ڕۆژنامەگەری.